بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت عزیزان و خۆشەویستان خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری پشتەوەی ڕووداوەکان پێتان شاد بووینەتەوە ئەو بابەتانەی کە هەڵمان بژاردوون بۆی کە لە کۆتایی ئەم هەفتەدا لەم بەرنامەیەدا پێشکەشتان بکەین. بابەتی یەکەمیان قسەکردنە لەسەر منداڵی بلووری کە دیارە ئەمە باسێک بوو کە لە ئەم هەفتەی کە تێیدان لە سەرەتاوە تا ئێستا وروژێنراوە بە تایبەتی لە سۆشیال میدیا بابزانین پرۆسەیەکی جوانی شەرعی و زانستی بۆچی ئێستا خەڵک گومانی لێ بکە وایە گومانەکان لە جێگەی خۆیان یاخودنا وایە دەکرێت بە یەک دوو حاڵەتێک ئیدی ئێمە بین ئەم پرۆسەیە هەمووی بخێنە ژێرگومانەوە یاخودنا. بۆیە تەوەری یەکەمان قسەکردنە لەسەر منداڵی بلووری. تەوەری دووەمیان دیارە ئێستا تەبان بەداخەوە هەرێمی کوردستان هەر ڕۆژەوە قێرانێکی نوێ بەرۆکمان دەگرێت. قێرانەکانیش دووبارن هەندێکیان وەرزین وەکو پەتاوەرزیەکانیان لێ هاتووە. ئەگەر بیرتانە بێ ساڵی ڕابردووەم کاتانە بوو کە بابەتی قێرانی غازا تاراوە تەقە لە هەندێک باڕەڵگیری غاز کرا. ئێستا جارێکتر قێرانەکە هاتووە تاراوە ئەوەی کە دەبینن دیارە نرخی غاز بەرزە بێتەوە یاخود دەست ناکەوێت دەبێت سەوای ساڵحان بچیتە سەرەی بەتڵە غازێکەوە بۆی کە دەست بکەوێت. بۆیە بزانین چی لە پشتی سەرهەڵدانی قەیرانی غازەوە هەیە کە ئەمە تەوەری دووەمانە. تەوەری سێەمان قسەکردنە لەسەر دانانی کامێرە چاودێریەکان. بۆچی کامێرە چاودێریەکان دراوەتە کەرتی تایبەت؟ ئەم کەرتی تایبەتە کێیە؟ کارەکانی دیکەی چین؟ چۆن هەڵسەنگاندن بۆ ئەم پرۆژەیە کراوە؟ ئەوەی کە لە تەوەری دووەم و تەوەری سێەما گرنگە هەردووکیان پرۆژەکان حکومین بە دەستکەرتی تایبەتەوەن، بەڵام بۆچی لەم کەرتانەدا یا لەم بابەتانەدا کە دەدرێت بە کەرتی تایبەت بۆچی ناخرێتە چەندەرەوە بۆی کە ڕکابەری لە نێوان کۆمپانیاکان بکرێ بۆی کە بە کەمترین کولفام پرۆژانە جێبەجێ بکەن. بۆ ئەمە سێ تەوەری سەرەکیمان دەبێت کە باسم کرد. ناوبڕێکی کورد دەچمە سەر تەوەری یەکەم. ئێمە لەو نەخۆشانەی کە هۆکاری نە ڕەنگە کەم کەس هەبێ لە هەستی دایک و باوکێک تێبگا یا دوو هاوسەر تێبگا کە لە دوای 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵ زۆر جار 25 ساڵیش چاوەڕێی ئەوەکەن کە منداڵیان ببێ، بەڵام خی گەورە منداڵی پێ نەبەخشیون. بەڵام ئەمڕۆ کە زانست پێش کەوتووە و ئەم زانستە لەگەڵ ئاینی پیرۆز و شەرعدا یەک دەگرێتەوە، بۆچی دەبێت ینی لە هەستی ئەم خەڵکە تێنەگەین لە کاتێکا بە پرۆسەیەکی زۆر شەرعیانە و زانستیانە تێ بپەڕێ و ئەم دوو هاوسەرە ببنە خاوەنی منداڵێک. منداڵی بلووری ئەو پرسە بوو کە ئەم هەفتەیە وروژێنرا بە هێنانەوەی یەک دوو حاڵەتێک کە ئێستا ئەوەی کە ئێمە دەزانین خەڵکانێکیش کە پێشتر منداڵی بلووریان هەبووە خەریکە دڵیان لە خۆیان پیس دەبێ ئاخۆمەم پرۆسەیە پاک بوو بێ ئاخۆمەم سنتەرانە خیانەتیان لێ نەکردبین. با بزانین ئەمە لە چیەوە سەری هەڵداوە بۆ سەری هەڵداوە و ئێمە پاک و پیس لە یەکجیا بکەینەوە و ئەرکیشەیە و ئەم پرۆسەیە تا چۆن لە ڕێی شەرع و زانستەوە یەک دەگرێتەوە. دیارە شەرع دەڵێت هەموو ژن و پیاوێک دەتوانن ببنە خاوەنی منداڵ کاتێک کە خی گەورە بە پرۆسەیەکی ئاسایی پێیان نابەخشێت. لەم ڕووە زانستیە کە ئێستا هاتووەتە ئاراوە ئاساییە پەنا بۆ پرۆسە زانستیەکان بەرن بەنام بەمەرجێک تۆی پیاو و هێلکەدانی ئافرەت هی ئەو ژن و پیاوە خۆیان بن. ئیدی ئەو لای ڕێگە پێدراوە. شەرع زۆر بە کورت و پوختی تێمان دەگەیەنێت دەبێت تۆ هی پیاوی خۆی بێ هێلکەدانیشی ئافرەتی خۆی بێت چکۆمە لە پرۆسەی نامەشروعە دەکرێت کامە لە وڵاتی ئێمەوە دوورە لە هەندێک وڵاتی دیکە ئاساییە تۆی پیاو بۆ ئافرەتێکی دیکە بەکاردێنرێ یا بە پێچەوانەوە تەنانەت هێلکەدانی ئافرەت یا منداڵدانی ئافرەت بەکرێ دەگیرێت تا و کاتێ نۆمانکە منداڵەکە لە دایک دەبێت و تەسلیمی دایکە ئەسڵەکەی دەکرێتەوە کە لە ئەسڵا هەردوو بابەتەکە هیچ ژن و پیاوێکی دیکە بوون. بۆیە ئەمی کە لە هەرێمی کوردستاندا ڕوویدا یا هاتووەتە ئاراوە تیشک دەخینە سەری، بەڵام زۆر کارمان بە وەڵام و وەڵامدانەوە نییە لەبەرەوەی کە ئەمە ئەرکی داواکاری گشتی و وەزارەتی تەندروستیە کە لەم باسانە بکۆڵنەوە و ڕاست و دروستی ئەمە دەربخەن لەبەرەوەی کە ئەوانەی پێشتر بە مناڵی بلووری منداڵیان بووە بەگومان نەبن لە خۆیان و سنتەرەکان پاکوپیسیان دەرکەوێت لەوەی کە کێ خاوەنی پرۆسەیەکی شەفاف و جوان و شەرعیان و زانستیانەیە. دەمەوێت ئاماژە بۆ بکەم لە هەرێمی کوردستان ئێمە چەند سنتەرمان هەیە. لە سلێمانی 5 سنتەری مناڵی بلووریمان هەیە،
لە هەولێر 6 بۆ 7 سنتەرمان هەیە، لە دوهۆک 2 سنتەرمان هەیە، 2 سنتەری دیکەش داوای مۆڵەتیان کردووە هێشتا پێیان نەدراوە. بەڵام ئەم پرسا لە ئەم پرۆسەیە زیاتر لە 2010 بەرەبەرە دەستی پێکرد لە شارەکانی هەرێمی کوردستاندا. ئەو کاتە لە نەخۆشخانە حکومیەکاندا ئەم بابەتە هەبوو، لە سلێمانی بۆ نمونە ئامێری پیتاندنی هەلکە هەبوو لەوەی کە پارێکی زۆریشی پێدرا بوو، بەڵام لە کار کەوتووە ئیدی نۆژە نەکراوە و ئێستا کاری پێ ناکرێت. لە دووهۆک و لە هەولێر نەخۆشخانەکان بەشێکی تایبەتی منداڵی بلووریان هەبوو، بەڵام ئێستامانە لە کار کەوتون کاریان پێ ناکرێت. خەڵک یا هەژن و مێردێک کە بیانوێ مناڵیان ببێ لە ڕێگە بلووریەوە لەوێ ئەم پرۆسەیان بۆ ئەنجام نادەن، کە ئەمە خۆی جێگەی پرسیارە بۆچی کەرتی حکومی فەرامۆش کراوە بۆ کەرتی تایبەت، و کەرتی تایبەتیش کێ سەرپەرشتی دەکا، لای کێیە؟ ئەوەی کە لە هەمووی گرنگترە ئەوەیە کە دەبێت یاسا و ڕێنماییەکە بێ بۆ پێدانی مۆڵەت. ڕێنمایی هەیە، بەڵام ڕەنگە هێشتا بەپی یاسا زیاتر کاری لەسەر نەکرابێەوە پێویست بکە تون و تۆڵتر بکرێتەوە. لەبەرەوەی ئەوەی کە لەم پرۆسەیە زۆر گرنگە چاودێریکردنی سنتەرەکانە کە لە هەرێمی کوردستاندا بەداخەوە یانە یاخود زۆر کەمە و بەپێی پێویست نییە، هۆکارەکەشی بۆ ئەماگەڕێتەوە. پێشێ بچمە سەر هۆکاری چاودێری نەکردنەکە بۆچی کەمە، دێم باباسی ئەوە بکەین ئایا دانانی سنتەرێکی منداڵی بلووری چی پێویستە، چه جۆرە پسپۆڕیەکی پێویستە کە تیدا بێ. سەرەڕای ئەو ئامێر و تاقیگەیە پێشکەوتووی کە دەبێ هەبێت، پسپۆڕیەکان لە هەمووی گرنگترن کە وجودیان هەبێت لەم سنتەرە بۆی کە پشتیان پێ ببەسترێت. دوو جۆر پسپۆڕی هەیە، ئەویشان پسپۆر لە کۆرپەلەزانی وەروە پسپۆڕی ژنان و مناڵبوون. هەمومان دەزانین پزیشکانی پسپۆڕی ژنان و مناڵبوون زۆرن لە هەرێمی کوردستان، بەڵام کۆرپەلەزانیمان کەمە. ئەم پسپۆڕیە لە هەرێمی کوردستاندا ئەوەندە من بە دووەداچوونم بۆ کردووە، دوو پسپۆڕی زۆر تایبەتمان هەن کە کوردن. بۆیە ئەگەر لە ناو ئەم هەموو سنتەرانەی کە هەمانە 5 لە سلێمانی، 6 و 7 لە هەولێر، 2 لە دووهۆک، ئایا ئەمان ئێمە ئەوەندە پسپۆڕیمان هەیە لەوەی لە سنتەرەکانە بمێننەوە؟ نا. کە بە دووەداچوونم کرد بینیمان بەشێکی زۆری ئەم سنتەرانە پزیشکی پسپۆڕی کۆرپەلەزانیان لە جەرەوەی وڵات بۆ هێناوە کار دەکەن، کە لەمەیە دەبێت زیاتر چاودێریان بەسەرەوە بکرێت. بۆیە توانی و یانە مۆڵەت دەربکەن یاخۆت کاری پێ بکەن. ئایا پزیشکانێک کە خول و ڕاهێنانیان بینی بێت دەتوانن لەم سنتەرانە کار بکەن؟ ئەگەر ڕاهێنانی بابەتی کۆرپەلەزانیان بینی بێ بەڵە دەتوانن، بەڵام ناتوانن ببنە کەسی یەکەم وەکەوەی کە پسپۆڕی بڕوانامەیەکی ماستەر یاخود دکتۆرایان هەبێت لە کۆرپەلەزانیە، کە ئەمە زۆر گرنگە لەژێر چاودێریە بن بۆی کە بزانن ئایا بەپێی پێویست پسپۆڕیەکانیان هەیە یاخۆت نا. من لەگەڵ هیچێک لەم پسپۆڕانە سەردانم کردووە، قسەم لەگەڵ کردووە لەسەر ئەوەی کە بزانین ئەوەی کە گرنگە کێ نابێتە خاوەنی مناڵ تەنانەت بە پرۆسەی مناڵی بلووریش. باشە، و لە هەمان کاتە ڕەنگە گەر سەردانێکی سنتەرەکانی مناڵی بلووری بکەین ئەو ژن و پیاوانی کە لەوێ دانیشتن کە ساڵانێکە چاوەڕێی منداڵێک دەکەن کە هەیەە ئامادەیە خی گەورە گەر منداڵێکی کە مندامیشی بداتێ قبوڵی بێ بە مەرجێک ناوی منداڵ هەبێت و بیبێت، چونکە ڕەنگە ئەوانەی کە منداڵیان نییە زۆری نەیان بە دەیان کێشەی کۆمەڵایەتی و وتی نای خێزانەکانیان تێپەڕێن، کە ئەوەندەی من بە دووەداچوونم کرد زۆرنەوە خێزانانەشی کە لە سنتەری منداڵی بلووری لە هەرێمی کوردستان کاتێک کە جواب دەکرێن لەبەرەوەی کە ئەمانە نابنە خاوەنی منداڵ تەنانەت بە پرۆسی سنتەری بە پرۆسی منداڵی بلووریشەوە لە یەک جیا دەبنەوە. بەڵام باشە ئایا ئەگەر بەم پرۆسە شەرعی و زانستی ئەگەر منداڵیان ببێت تا چەندە جارێکی دیکەم خێزاناوەدان دەبێتەوە. بۆیە لەگەڵ دکتۆرەکانی قسەم کردووە کە پسپۆڕە لە کۆرپەلەزانی وەروە ماستەر و دکتۆرای هەیە لە بابەتەکەیە کە لە یەکێک لە سنتەرەکانی سلێمانیدا کار دەکا، با بزانین کێنەوانی کە ناتوانن ببنە خاوەنی منداڵ تەنانەت بە ڕێگە شەرعی و زانستیەکەی منداڵی بلووریەوە. ئەلبەتە ئەو حاڵەتانەی کە لە کوردستان هەنەگینە حاڵەتی ناشەرعیشمانەیە لە دەرەوەی هەرێمی کوردستان لە چەند وڵاتێک پێیان ناسایی و بەڕێوە دەچێت. دەچینە لای وتەکانی دکتۆرەکانی. ئێمە لەو نەخۆشانەی کێت بۆ لای ئێمە بەهۆی هۆکاری نەزۆکیەوەکەیان ئێمە ئەو چارەسەریان بە هەڵبژێرین. کاتێک هۆکارەکە لە پیاوەکەدا کە زۆر لە ناو نەخۆشە باوەڵن تۆوی سفرە، ئێمە لەو حاڵەتانە چەند پشکنینێکی تر پێویستە کە بۆی بکرین کە هاتوو لەو پشکنینەشە بە هەمان شێوە تۆ سفر بوو دروست نەبوو لە سەرەوە. ئەو کاتە ئێمە
ئەو نەخۆشە ناتوانین هیچ پرۆسەسێکی مناڵی بلووری بۆ بکەین. بە شێوەیەکی گشتی ئەو نەخۆشانە ئیزنیان ئەین کە ناتوانین ئێمە چارەسەری بۆ بکەین. لە ڕووی ئافرەتەوە کاتێک کە هێلکە دروست نەبێت، چونکە ئێمە بۆ ئەم پرۆسێسە پێویستمان بە هێلکەیە لە خێزانەکەی و تۆ لە هاوسەرەکەی بۆی ئێمە پیتاندنی دەستکردەکەی بۆ بکەین لە ڕێی مناڵی بلووریەوە. بەڵام کاتێک کە هێلکە نەبوو، ئەویش بەهۆی پوکانەوەی هێلکەدانەوە کە هێلکە دروست نابێت یاخود بۆ ماوەیە لە تەمەنێکی گەنجا ڕوئەیە یاخود بەهۆی تەمەنەوە گاتە تەمەنێک کە ئیتر هێلکە لە ناو هێلکەیانان دروست نابێت، ئێمە ئەو دوو حاڵەتە ئیزنیانەین و کە ناتوانین ئێمە چارەسەریان بۆ بکەین. ئەم پرۆسێسە ئەم چارەسەرە لە هەموو دنیای خزمەتێکی زۆری کردو بۆ خێزانانەی کە نەیانتوانیەوە بە ڕێگەی سروشتی مناڵ دروستکەن. لە ڕووی یعنی مرۆڤایەتیەوە چارەسەرێکی گرنگە، چکە تۆ ئەبیتە ئەوەی کە هۆکارێک بۆ دڵخۆشکردنی ئەو خێزانە بەوەی کە ئەو خێزانە لە ڕێی ئەو چارەسەرەوە بتوانێت مناڵێک بکاتە باوەشی کە هیوا و ئامانجی بووە، یعنی بۆ ماوەیەکی زۆر هەوڵیاوە چەند چارەسەرێکی زۆری تاقی کردوتەوە کە سوودی لێ نەبینیەوە. لەبەرەوە چارەسەرێکی گرنگە هەم لە ڕووی زانستیەوە هەم لە ڕووی مرۆڤایەتیەوە کە تۆ ئەبێتەوەی دڵخۆشکردنی خێزانەکە. بەڵێ تەمەن کاریگەری زۆری لەسرە لەم ڕێگا چارەسەرە بە تایبەتی لە ئافرەتە، چونکە کاریگەری هەیە بۆ سەر ڕێژەی سەرکەوتنی ئەم پرۆسێسە. ڕێژەی سەرکەوتن لەگەڵ تەمەنە، یعنی هەتا تەمەن هەڵچێ ڕێژەی سەرکەوتنی ئەم پرۆسێسە کەمە بێتەوە. ئەم ڕێگەیە هەم زانستی و هەم شەرعیە، چونکە بە تەنها تۆوی هاوسەرەکە و لەگەڵ هێلکەی خێزانەکە بەکارێت بۆ مناڵی بلووری. بەڵازیزانەوەی کە بینیتان دیارە دکتۆرەکانی باسی لە بابەتە زانستیەکە کرد کێ نابێتە خاوەنی منداڵ. ئەوەی لە پشتەوەی ئەم بابەتانەوە هەیە ئەتوانم بڵێم بەشێکی تاوان بزنس و بازرگانی ئەوەی کە دەریێتە کەرتی تایبەت بە دڵنیاییەوە جیاواز لەوەی کە تۆ هەرچەندە تۆ دەچیتە بازار شتێکیش بۆ خۆت دەکڕی بە دڵنیاییەوە تۆ سوود لەو شتەی خۆ دەبینی بەڵام پارەش دەدەی. کەرتی تایبەتیش بە هەمان شێوازە لە بابەتی تەندروستیدا لەوەی کە زیاتر کەرتی حکومی فەرامۆش کراوە دراوە بە کەرتی تایبەت. کەرتی تایبەتیش زۆرینەی ئەوانەی کە خاوەنی ئەم سەنتەرانن خەڵکی دەستڕۆیشتون یان نزیک لە حیزب باڵادەستەکانن یاخود کە سوکاریان نزیکە لەمانەوە بۆیە ئەتوانم بڵێم بە جۆرێکی دیکە ئەمەش هۆکارە بۆی کە چاودێریکردن بەسەریانەوە ڕەنگە زۆریش ئاسان نەبوو بێ یا وەک پێشتر وتمەوەتان بەڕوون دەکەمە بۆچی چاودێریکردنەکە قورسە لەبەرەوەی کە ئەوەی کە لە لیژنەی چاودێریکانە وەکو بابەتی چاودێریەکانی دیکەی بازار نییە کە بۆ نمونە لیژنەکانی قایم خامیەت یا کەسێک لە لیژنەیەک لە تەندروستی سلێمانی ئەمە تەنها لە خۆی بەو شێوازە نیە دەبێ ئەوەی کە لە لیژنەکەیە خۆی پسپۆر بێ لە ینی پسپۆر بێ لە کۆرپەلەزانی و منداڵی بلووری بۆی کە بتوانێت لە ناو تاقیگەکەیە ئەگەر غەلوخەشێک ناشەفافیەکە بێ کەشفی بکە ئەگینا ئەگەر پسپۆڕیەکەی نەبێ بە دڵنیاییەوە ناتوانێت پێی بەو بابەتانە بەرێکە نازانستی یان ناشەرعین لە سەنتەرەکانی هەرێمی کوردستاندا ئەنجام بدرێت. نرخی تێچووی منداڵی بلووری چونکە دیارە ئەمە بەشێکی وەک ئاماژەم پێکرد بزنس و بازرگانیە هەم مافی شەرعی خۆیانە و هەم بەڵام نابێ ئیستیغلال بکرێ. ئەم پرۆسەیە دیارە پێش وەرگرتنی ئەو سەمپڵانی کە پێویستە لە ژنوپیا وەربگیرێت کۆمەڵێک دەرمان دەبێت بەکار بێنن هەردوو لایەن تا ئەو کاتێک کە پرۆسەکەیان بۆ ئەنجام دەدەن و دوای پرۆسەکەژە و دەرمانانی کە بۆیان دەنووسێت چکە بەداخەوە نرخی دەرمان لە هەرێمی کوردستان گرانە و زۆربەی پرۆسە تەندروستیەکان پزیشکیەکان بەشێکی ڕەنگە دەرمانەکە گرانتر بێت لە پرۆسەکە لەگەڵ پرۆسەکەیە کە سرف دەکرێت ڕەنگە لە هەر کەیسێک لە هەر پرۆسەیەک نزیک بە ئەتوانم بڵێم $5,000 سرف بکرێت و کەمتر زۆرتر بەبێ هەندێک شوێن دەگۆڕێ و لە هەمان کاتە بابەتێکی دیکە هەیە کە ئەگەر ژن و پیا و چکە ئێستا ئاسیا و زانستیە لە هەرێمی کوردستانی شاهەیە لەوەی کە خواستیان لەسەر کوڕ بێ یا لەسەر کچ کە ئەمە دەچێتە
هەم تێچووەکەی کەمێک زۆرتر دەبێت نەک ئەوەی کە کوڕ بێ یا کچ بێ زۆرتر دەبێت بەڵکو ئەگەر داوای جەندەری بکەواتە کوڕ کچی بۆ دیاری بکەن پرۆسەکە درێژتر دەبێتەوە کەمێک و لە هەمان کاتا تێچووەکەی زۆرتر دەبێتەوە کەوە ئاماژەم پێکرد نزیک بە $5,000 تێچوویەتی. بابەتی سەرکەوتن کامە بابەتێکی دیکەیە ڕەنگە یەکێک لە کەم و کورتیەکان کە لە سنتەرەکانە هەبێ ئەمە بێت کە ئایا تا چەندە ڕێژەی دڵنیایی دەدەنە ئەو دوو هاوسەری کە سەردانیان دەکەن کە بە دڵنیاییەوە ڕەنگە گەر 10 بێ هاوسەرەکە ئامادە بێ لەبەرەوەی کە ئامادەی ڕیسکی $5,000 بکە ئامادەیە 10 ڕێژەی سەرکەوتن قوبوڵ بکە بەمەرجێک ڕەنگە لە هەڵوەشانەوەی خێزانەکەی ئەم ریسکی پێ قوبوڵتر بێت ئاو کاتێک خێزانەکەی هەڵوەشێتەوە. ڕێژەی سەرکەوتن لە هەموو پرۆسەیە کە هیچ گرفتێکی لە بەردەمانە بێ و توانم بڵێم هەموو بابەتەکان فیت بن 100 بن ڕێژەی سەرکەوتن کە ئەدرێت 50 بۆ 60 دەدرێت کەمە قسەی خودی دکتۆرەکانیە کە ئەوتی من دەتوانم 150 بۆ 60 ڕێژەی سەرکەوتن هەموو کاتێک بدەم ئەگەر هەموو شتێک تەواو بێ ئەم ڕێژەیە دابەزێ بۆیە زۆر جار هەندێک ژن و پیاو هەن یا هەندێک هاوسەر دێنە سنتەرەکانەوە ڕەنگە لە چەند پرۆسەیەک ئەنجام بدەن هەموو جارێک بەڵام سەرکەوتو نەبێ هەیە 160 دڵنیایەکەی دراوە بەڵام سەرکەوتو نەبووە هەندێک شت هەیە دیکەئیدی لە دەستی خی باڵا دەستایە لە دەستی مرۆڤەکانە نیە هەش ڕەنگە دکتۆر لە پرۆسی منداڵی بلووری جوابی کردێ بەڵام لەولاخوای گەورە منداڵی پێدەبەخشێ بۆیە ڕێژەی سەرکەوتن 150 بۆ 60 لە ئەو پەڕی باشیە هەیە و لە هەمان کاتە تێچووی هەر پرۆسێک ئەو مەبلەغە پارەی تێچێ حەقی بۆ نییە کایە منداڵەکەی هەبێ یا پرۆسەکە تێک بچێت لە نیوە یا خۆچی ئەوان بەس بۆ ڕێکارەکانی خۆیان ئەوەندە تێچوو وەردەگرن. بەگشتی چاودێریکردنەکە ئاماژەمان پێکرد بەڵام ئەوەی لە پشتەوەی ئەمانەدا ڕوودەدا ئستیغلالکردنی پرۆسەیەکی جوان و هیوا بەخشی شەرعی و زانستیە کە هەندێک خەڵکی بازرگان بە تایبەتی لە ناو پزیشکەکانیشا هەیە بۆ دەستکەوتی مادی بەکاری دەهێنن و ئەمە ئستیغلال دەکەن ئەم پرۆسەیە چووکە گەر بچیتە هەر سنتەرێک ڕۆژانە خێزانێک دوو خێزان سێ خێزان بگرە زیاتریش ڕەنگە سەردانیان بکەن بۆ پرس و ڕاوێشکردن و یاخۆت بۆ دانانی جێبەجێکردنی پرۆسەکە بۆیە دەبێت ئەرکی داواکاری گشتی وەزارەتی تەندروستیە لە هەموو ئەو کەیسانەی کە وروژێنراون و بە تایبەتی لە یەکێک لەو کەیسانەی کە من بە دوواداچوونم بۆ کردوە زیاتر لە سۆشیال میدیا دەنگیدایەوە مۆزوعی ئەوەیە کە کەسێک گوایە تۆی کەسێکی بیانیان بۆ بەکارهێناوە ئەوەندەی کە من بە دوواداچوونم کرد بۆی کە بزانم ئەم بەڵگانە چین لە بەردەستا بەڵگەی کێوتۆ لە بەردەستانیە جگە لە وتی نەبێت جگە لەوەی کە لە زاری فلانە کەسەوە لە زاری کەسێکەوە ئێمە ئەمەمان سەوتەکەی ڕیکۆردا ئێمەمان وەرگرتووەوە ئامادەین ڕادستی داواکاری گشتی یاخۆت وەزارەتی تەندروستی بکەن ئەگە لیژنەیەکی باشی بۆ پێک بێنن ئەمە ئایا وتی دەکرێت ببێتە هۆکاری ئەوەی کە خەڵکێک لە دوای 15 ساڵ مناڵیان هەبوو بێستا بێن گومان لە خۆیان بکەن کە وەکەوەی کە بە دوواداچوونم بۆ کردووە هەبووە لە دوای ئەم دەنگویی کە بڵاو بووەتەوە منداڵی بلووریان هەبوو بەڵام لە یەکتر جیابوونەتەوە کە ئەمە کارەساتە بۆیە دەبێ هەرچی زووە وەزارەتی تەندروستی و داواکاری گشتی بێنە سەرخەت لیژنەی تایبەت پێک بێنن بۆ ئەم بابەتە ناکرێت بە بێدەنگی لێ بوەستن و ئەوەی کە وەڵام دەرەوەی ئەم پرسانەیە بە ڕاست و غەڵەت و چاودێریکردنەکان زیاتر بکەن وەزارەتی تەندروستی و داواکاری گشتێنەک هیچ بابەتێکی دیکە کە مختەز بێ بە دەرکردنی لیژنەکانەوە بۆیە هەموو ئەوەی کە لە پشتی ئەم بابەتانەوە هەیە ئەمە بووکە بۆمان باسکردن و بە دڵنیاییەوە ڕەنگە ئەوانەشی کەم بابەتیان هوروژان دەبێت قسەیان لێ وەرنەگیرە یا خەڵکێک ئیهتیمامیان پێ نەدات بەڵام دوجار کەیسێکە بووە ئەمرێکی واقع لە ناو دڵ دەرونی خێزانەکاندا دەبێت لێ بپرسنەوە و ڕاست و هەڵی ئەمە یەکلایی بکرێتەوە ئەمە کەیسی یەکەمیان بوو کە منداڵی بلووری بوو ناوبڕێکی کورد لە کەیسی دووەمدا پێتان دەگەمەوە. بەڵازیزان کەیسی دوودانە کەیسمان ماوە کە باسییان کەین هۆکاری سەڵدانی قەیرانی غازی ماڵان واروەها کامێرەی چاودێری تیژڕەویەکان کە دوو بابەتن یەکێکیان بە تایبەتی قەیرانی غاز
کە ئێستا بێ لە 6 بەیانی کە ئەمڕۆ ڕۆژی ئاڵا بوو پۆستێک کرابوو حوتی بەیانی لەسەرەی غاز ئەمڕۆ ڕۆژی ئاڵایە دەبێت لە پەنای ماڵایە چۆن بحەوێنەوە بەڵام هۆکارەکانی سەرەڵدانی قەیرانی غازی ماڵان هەرێمی کوردستان خاوەنی هەشتمین کێڵگەی هەشتمین یەدەکی غازی سروشتیە لە جیهاندا بەڵام بتڵێک غاز لە هەرێمی کوردستان بە 8500 دینارە ئەچینە لای داتای غاز لە هەرێمی کوردستان لە سلێمانی وەکەوەی کە دەیبینن بتڵێک غاز لە 8500 دینارە لە هەولێر 8500 لە دووهەک 8500 لە گەرمیان هێشتا 7500 بەدڵنیاییەوە پرسیارە بۆتان بۆچی گەرمیان 8500 گران نەبووە وەڵامتان دەدەمەوە باشە لە وێستگەی بەرهەمێنانی غازی کۆرمۆر دەکەوێتە زۆنی سەوس لە ناحیەی قادرکەرەم لە قەزای چەمچەماڵ یەکێکە لە وێستگە گەورەکانی بەرهەمێنانی غاز ئێستا هەرێمی کوردستان ئەمی پشت بەمە دەبەستێت حکوومەتی هەرێمی کوردستان دوو گرێبەستی لەسەرم کێڵگە کردووە گرێبەستێک لەگەڵ کۆمپانیای داناغاز کە تا 2022 درێژەی دەبێ گرێبەستێکیش لەگەڵ کۆمپانیای ساوس کوردستان داناغاز بەرهەمێنانی غازی LPG و دوو مادەی دیکەیە من ێسەکارم بەسەر غازی ماڵانی LPG-ەکەوە هەیە کە بەرهەم دەیهێنێت و حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتنێکی دیکەی کردووە لەگەڵ کۆمپانیای ساوس کوردستان و وەزارەتی سامانە سروشتیەکان دیارە کردوێتی کۆمپانیای ساوس کوردستان غازی ماڵان لە داناغاز دەکڕێتەوە دەیفرۆشێ بەسەر خاوەن کارگەکاندا چۆن ڕۆژانە بە پێی گرێبەستەکە 1300 تۆن دەبێ غاز بکڕێت لە کۆرمۆر یا لە داناغاز بە هەر تۆنێکی بە 285,000 دینار واتە ئەم گرێبەستە بەچی کراوە بە دینار کراوە بە دۆلار نەکراوە چونکە ئێستەیەکێ لە پاساوەکانی گرانبوونی نرخی غاز دۆلارە لە کاتێکە گرێبەستەکە بە دینار کراوە لە 1300 تۆن کە ڕۆژانە دەبێ ساوس کوردستان وەریگرێ بۆی هەیە بە پێی گرێبەستەکە 1000 تۆنی دابەشکا بەسەر کارگەکانی غاز لە هەرێمی کوردستان کە لە هەرێمی کوردستان چەند غازمان چەند کارگەی غازمان هەیە ئەوەش ئاماژە پێ دەکەم لەوەی کە لە سلێمانی تەنها لە سلێمانی 7 کارگەمان هەیە لە گەرمیان 8 کارگەمان هەیە لەبەروی داتای هەموو هەرێمی کوردستان دەست ناکەوێ زوو ڕێژەکە زیاتر دەبێ مۆڵەت دەدرێ بە کارگەکان بۆیە دادای دەقیقی هەرێمی کوردستان دەست نەکەوت لەبەرەوەی وەرگرتنی زانیاری لەسەر بابەتی سوتەمەنی بنزین غاز یاخۆت نەوتی سپی هەندێک ئەستەمە لەبەرەوەی هەرچی نهێنی هەیە لە نێوان کۆمپانیەکان و کۆمپانیانی کە گرێبەستیانەیە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکانەیە کە بەداخەوە تەنانەت بەدارەچوون لەگەڵ پەرلەمانتاران و ئەندامەنجومەنەکانیش نەمتوانی بە وردی هەندێک زانیاری دەست بخەم ئەم ڕۆژانە 1000 تەن دەبێ بداتە کارگەکان و 300 تەنەکەی دەبێت چی لێ بکە 300 تۆنەکەی دەتوانێت بە ڕێگەی بازرگانی بیفرۆشێت هەر لە ناو بازاڕە ساغی بکاتەوە بەڵام شتێک هەیە دەبێ ئەم ڕۆژانە هەینیش بگرێتەوە دەبێ هەینیش بگرێتەوە بەڵام تام قەیرانە نهاتە پێشەوە زۆر جار هەینیەکانیش غازیان دابەش نەکردووە واتە 1300 تەنی لە هەینیەکانە بۆ ماوەتەوە قەیرانی غاز لێرەوە دەست پێ دەکات یەکەم ساوس کوردستان عەقدەکەی گرێبەستەکەی مانگانەیە ساڵانەیە ببورن لە 15 هەموو ساڵێک کە لە ئەم چەند ساڵێکە عەقدەکەیان کردووە کۆتایی بە گرێبەستەکەیان دێ لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکاندا ئەگەر بیرتان هەبێ ساڵی ڕابردوو ئەم کاتانە بوو کە ئەوە بوو تەنکەرەکان تەنکەری گواستنەوەی غاز تەقەیان لێکرا لە ناحیەی چەمچەماڵ لە قەزای چەمچەماڵ و دەوروبەری تەقەیان لێکرا بۆیە گرفتێکی زۆر بۆ وتیان قەیرانی غاز وەکارەکەی بۆ ئەمە گەڕێتەوە بۆی کە جارێکی دیکە یاخۆت هەوڵێکە بوو بۆی کە گرێبەست لەگەڵم کۆمپانیایە نەکرێتەوە بەڵام دیارە گرێبەسەر لەگەڵم کۆمپانیای کراوەتەوە لە 15 ئەم 12 کە تێپەڕیوە گرێبەستەکە کۆتایی پێهاتووە بەڵام تا ئێستا هیچ زانیاریەک نییە لەسەر نوێکردنەوەی گرێبەستەکەیان بە هەر جۆرێکە بێ یەک هۆکارەکەی کۆتایی هاتنی ئەم گرێبەستەیە دوو هۆکارەکەی ئەوەیە کە غاز دەنێرێتە دەرەوەی وڵات بۆ چە وڵاتێک دەنێرێت زیاتری لە ڕێگەی باشماخەوە دەنێرێتە ئێران لە ئێرانەوە دەچێتە ئەفغانستان پاکستان و تورکمەنستان دەچێتە ئەم سێ وڵاتە باز لە نرخین پشکی ڕۆژانەی پارێزگاکان لە هەرێمی کوردستان چەندە دێمە سەر ئەم داتایە کە باس لە پشکەکەی بکەین لە هەرێمی کوردستان لە سلێمانی توانم بڵێم 220 بۆ 240 تۆن ڕۆژانە دەبێ
کۆمپانیای ساوس کوردستان لە پشکی سلێمانی دابنێت لە 1000 تۆنەکەی کە باسمان کردووە. لە هەولێر 270 تۆن واتە پشکی پارێزگای هەولێر 270 تۆنە، لە دوهۆک 160 تۆنە. شتێکەیە کە ئاماژێ پێ بکەم لە سلێمانی ئەم 220 بۆ 240 کە لە ڕابردوودا وەکو خۆی هەرگیز نەدراوەوەی کە خاوەن کارگەکان زۆر جار دێڵێن یاخۆت بەشێک لە لایەنە پەیوەندیدارەکان لێم پرسیون وەکو خۆی نەدراوە. ئیداری گرمیانی لێ دەردەهێنین لەبەرەوەی ئیداری گرمیان پشکێکی تایبەت هەیە لە عێراق، چونکە غازی هەرێمی کوردستان هەمووی لە کە ساوس کوردستان دابینیەکە نزیک بە 185 بۆ 190 100 بۆ 120 تۆنی لە عێراقەوە وەردەگرین لەبەرەوەی کە لە عێراق ئێمە لێرە دوو لە پاڵاوگە گەورەکانمان هەندێک جار بەکرێ بۆ عێراق نەوت دەپاڵەون یاخود بەرهێنانی غازمان هەیە ئەڵبەتە نەوتەکەیە لە مقابل ئەوە هاتوون ڕێکەوتنێکیان کردووە لەگەڵ حکوومەتی عێراقیە لەوەی کە لە مقابلەوە پاڵاوتنەی پاڵاوگەی بازیان دەیکات 100 بۆ 120 تۆن ڕۆژانە دەبێ خاص عێراق تەسلیمی هەرێمی کوردستانی بکە. ئەم ڕێککەوتنە ئایا بۆهۆی ئەوە بێ کە قادرکەرم دەکەوێتە منتیقەی گەرمیانەوە ئەم 100 بۆ 120 تۆنە دەدرێتە ئیدارەی گەرمیان. بۆیە ئیدارەی گەرمیان قەیرانەکە نەیگرتووەتەوە و نرخی بتڵێ غاز 7500 ڕەنگە بەرز نەکردەوەی نرخەکەی بە بۆنەی زۆرتر بە بۆنەی ئەوە نەبوو بێ کە قەیرانەکە نایگرێتەوە. ڕەنگە فشاری هەندێک خەڵک و لایەنی پەیوەندیدار بوو بێت چکە غازەکەی خۆ لە هەرێمی کوردستانەوە نایەت بۆچی دەبێت نرخەکەی بکرێتە 8500 چکە لە عێراقا نرخی غاز بە یەکسانی دابش دەکرێت و هیچ قەیرانێک لە عێراقا دروست نەبووە بۆیە لە گەرمیان جیاوازە لە ئیدارەکانی دیکە. باشە خۆ ئەگەر بێت و ئەم داتایە کۆ بکەینەوە ئیداری گەرمیانی دەبێت لێلا ببین لەبەرەوەی کە ئیداری گەرمیان وەک ئاماژەم پێکرد لە عێراقەوە بۆی دێت ئەوی دیکە دەکاتە چەند کۆی گشتی دەکاتە 670 تۆن ئەی 430 تۆنەکەی چی لێ دەکرێت وانە 430 تۆنەکەی چی لێ دەکرێت چکە بە پێی گرێ بەستەکە دەبێت 1000 تۆن بە شێوازێک بەسەر کارگەکانە دابش بکە بە پێی نرخێکیش کە ئێستا پێتان دەڵێن بەڵام ئایا ئێستا بۆ نرخە دابەشەکرێ یاخۆت نا بۆچی نرخەکە گران بووە دەبێ ئەم نرخە چووکە ساوس کوردستان بۆ هەر چۆنێک لە کۆمپانیای لە کۆرمۆر کەوەری دەگرێت 285,000 دیناری پێداوە کاماشەم پێکرد بەڵام دەبێ بە 420,000 دینار بیفرۆشێتەوە تۆنانە بە کارگەکانی غاز لە پارێزگاکان بەڵام ئێستا بە پاساوی گرانبوونی دۆلار بەبێ ئەوەی کە بگەڕێتەوە بۆ گرێبەستەکە ئەمە بووەتە چەند بووەتە 518,000 دینار واتە لە 420ەوە چوەتە 518 نزیک بە 100,000 دینار بۆ هەر چۆنێک گران بووە بەڵام بەداخەوە کەس نییە چاودێری ئەم بابەتە بکە ئێستا هەر توانێک بە 518,000 دینار دەفرۆشێت بە پێچوانەی گرێبەستەکە چونکە بەشێکی ئەمە وەک ئاماژەمان پێکردەینێرن بۆ دەرەوەی وڵات کە من کەمێکی دیکە میوانێکم دەبێ قسە لەسەر ناردنە دەرەوەی خاص دەکەم بزانم دۆکیۆمنت و بەڵگە هەیە ئەوەندە بە دوێداچوونم کردووە بەڵا هەیە هەتا دوێنێ پێرێ غاز لە ڕێگەی باشماخەوە چوەتە دەرەوە چوەتە تورکمەنستان پاکستان و ئەفغانستان بەڵام ئایا بە چەند دەیدەنە دەرەوە بەپێی بە دوێداچوونەکان بۆ هەر تۆنێک 600 دۆلار وەردەگرێ کۆمپانیەکان کە دەینێرنە دەرەوەی وڵات کە دیارە ئەمە بەشێکی هۆکارەکەیت چکە گەر 430 تۆنەکە بگەڕێنەوە بۆ پارێزگاکان سلێمانی 350 بۆ 400 تۆنی کافیە لەوەی کە لە قەیرانەکە دەربازی ببێ کە گەر ئێستا 240 تۆنی بنێ لەو 430 200 تۆنی دیکەی بنێ هیچ گرفتێکی لە قەیرانی غاز لە سلێمانی نامێنێ بەڵام دەینێرنە دەرەوەی وڵات دیارە دەچێتە تورکمەنستان و دەچێتە پاکستان و دەچێتە ئەفغانستان هەرچەندە ئێستا دیارە وەرزی سەرمایە خواست لەسەر غاز زۆرە بێت لە بەرەوەی نەوت نییە لە بەرەوەی کارەبا وەزەی خراپە بۆیە خواست لەسەر غاز زیاتر دەبێت بۆ گەرمکردنەوە بە تایبەتی بۆیە لەم کاتەشا تازە پشکەکەی وەکو خۆی ئەگەر بدرێ کە دەکاتە 240 تۆن هێشتا بەش ناکە باش ئەگەر ئەوی دیکەی کەوتمان بە 300 تۆنەکەی دەبێت بە تۆجاری بیفرۆشێتە کارگەکان یاخود بەگشتی بەدڵی خۆی بیفرۆشێت 300 تۆنەکە کارگەکانی غاز ئێستا ئەگەر تۆنێک غاز بکڕن بە شێوازێکی تۆجاری بە چەند دەیکڕن وەک ئاماژەمان پێکرد دەبێ بە 420 لەملا بیکڕن بەڵام تۆجاریەکە ئێستا گەشتووەتە 950,000 دینار بۆ هەر تۆنێک
کە دەستیشیان ناکەوێت بە قورسی دەستیانەکەوێت کێ غازە خاتە بازارەوە لە کۆرمۆرەوە ساوس کوردستان دەیخاتە بازارەوە لە توجاریەکەیە بە 950,000 کارگەکان هێشتا دەستیان ناکەوێت پیان نادرێت بۆیە ئەمە هۆکاری سەرەکیە بۆی کە غاز گران ببێت دیارە ئەمە شۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە ناشەفافی لەم گرێبەستانەی کە دەکرێت لە بڕی ناخرێتە تەندەرەوە و ئەم کۆمپانیایە نایشارنەوە هەموو لایەنەکان لەوەی کە ئەتوانم بڵێم یەکێکە لەو کۆمپانیایی کە ئەگەرچی لە زۆنی سەوزایە بەڵام ڕەزامەندی ڕەنگە هەردوو بنەماڵی دەسەڵاتداری لە هەرێمی کوردستان بەدەست هێنابێ بۆیە وەک بەشێک لە لایەنە پەیوەندیدارەکان یاوانی کە مختصن لە بابەتەکە دەڵێن ڕکابەری نییە هەرچەندە نەخراوەتە تەندەرەوە یا بخرێتە تەندەرەوە تەندەرێکی شەفاف و ڕوونەوە ڕەنگە کۆمپانیا ڕکابەر هەبێ وە قسەیەکی دیکەشەیە بەرزکردنەوەی نرخی ئەم غازە و قەیرانەکە و ئەم بابەتانە هەموویە بۆی کە ڕاستەوخۆ ناچار بنەم گرێبەستە لەگەڵ خودی کۆمپانیاکەیان نوێ بکەنەوە بەڵام چۆنیش نوێ دەکرێتەوە تا ئێستا زانیاری کەوتووە لە بەردەستانیە من میوانێکم هەیە کەوە کاماژەم پێکردەمە هۆکاری سەرەکی قەیرانی غاز و بەرزبوونی نرخی غازە لە 7500 بۆ 8500 سەرۆکی لیژنەی وزە و سوتەمەنی لە ئەنجومەنی پارێزگا لە گەرمیانەوە میوانمە دەچمە لای ئەو کاکەریم زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە دەمەوێت بزانم لەوەوە دەست پێ بکەم هۆکاری سەرەکی قەیرانەکە ناردنە دەرەوەی غازە بۆ دەرەوەی وڵات بۆ ئەفغانستان و پاکستان و تورکمەنستان وەکەوەی کە من باسم کرد و ئایا بە چه ڕێککەوتنێک ئێمە دەتوانین غاز بنێرینە دەرەوە وە کێنەوانی ئێستام غازە دەنێرنە دەرەوە و ئەم غازە پشکی کێیە کە دەینێرنە دەرەوە کاکەریم دیارە سەوتی من ئەگەر بگاتە لای کاکەریم بزانم ئەو سەرۆکی لیژنەی وزە و سوتەمەنیە لە ئەنجومەنی پارێزگا و خۆی پارێزگای سلێمانی وە لامان کاتا خۆی لە گەرمیاندا دەنیشێ بۆی کە بزانین گرفتەکانی غاز چین و بەداخەوەی کە جێگەی سەرنجە دەبوو هەم لیژنەی وزە و سوتەمەنی و هەم ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە زووترین کات کۆبوونەوە لەمەیان بپرسی بایەتەوە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە ناکرێ هەموو سەری ساڵێک کە دەگەینە 15 وادێ کۆتایاتنی ئەم گرێ بەستا قێرانی غاسەر هەڵبداتەوە گرفت لە گواستنەوەی غاسەر هەڵبداوە کاماژەم پێکرد ساڵی ڕابردووە گەر بەبیرتان هەبێ چۆن بارهەڵگرەکانی غاز یا تەنکەرە غازەکان لە ڕێگەی چەمچەماڵ دران دەستڕێژی دەدرا لە بەردەستڕێژی گولە هەموومانش پێفشاری بوو لەسەرەوەی کە شەڕی نێوان کۆمپانیەکان یاخۆت دەسەڵاتدارە سیاسیەکان و بازرگانە سیاسیەکانی هەرێمی کوردستان بوو لەوەی کە دەیانویست یا لایەنێک دەیەوێ بۆ کۆمپانیاکەی خۆی بێ لایەنێکی دیکەش دەیەوێ بۆ کۆمپانیاکەی خۆی بێ کە بەداخەوە ئەمڕۆ غاز ئەگەر دەستیش بکەوێ بڵێک بە 8500 لە سلێمانی دەست ناکەوێت کە من دەمەوێت زانیاری زیاتر لە میوانەکەم وەرگرم ئەگەر میوانەکەم ئامادە بێت برانی کۆنتترۆل زۆر باشە چاو کاتێککە میوانەکەم دێتەوە لامان و گرفتەکەمان چارەسەر دەکەین کەسێکی دیکەمان هەیە کە ئاماژەی پێ بکەین ئەویش بابەتی تیژڕەوی کامێرەکانی چاودێری یا کامێرەکانی چاودێری تیژڕەویە لە هەرێمی کوردستان کە ئەمەش پرسێکە ئێستا وروژێنراوە باز دەکرێەوە لە ئێستەوە خەڵک گرفتی بووە دروست بووە لەوەی کە چی بکەن بۆی کە لەم گرفتە دەربازیان ببێەوە کێ دەبێت لەمە بپرسێتەوە ئەو کۆمپانیایە کێیە چۆن پێی دراوە ئایا خۆی ئەمە گرفتی سەرەکیایە ئەم کۆمپانیایش وەرگرتنی ئەم پرۆژەیە بە تەندەر بووە یاخۆت هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە بەشێک لەمە کە بۆچی لە هەولێر و ڕاستەوخۆ دەبێ ئەم پرۆژەیە بدرێتە کۆمپانیا لە کاتێک ئامانە لە ڕابردوودا بە شێوازی چەندەر لە پارێزگاکانە دەدرا بۆچی ئەم دەسەڵاتە لە سەراستی پارێزگاکان نەماوە براوەتە ئەوێ دەچمە لای بابەتی سێم سەرەڵدانەوەی دانانی کامێراکانی چاودێری تیژڕەوی کە قسە و باسییان لەسەر بکەین ئەم بەڵگەنامەیە کە دەیبینن ئەگەر هاوکارانم ئەم بەڵگەنامەیە ئەمە راپۆرتی لیژنەی ناوخۆی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە کە تەسلیمی کە کۆی کردووەتەوە تەسلیمی داواکە سەرۆکی سەرۆکایەتی خۆیانی کردووە بۆی کە بزانن ئایا ئەم پرۆژەیە چۆنە دراوە بەم کۆمپانیایە لە کاتێکە
ئەمە بیاگایی ئەنجومەنی پارێزگا دەرەخا پێش وەختە بەڵکو دەبێت شتەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە دەبێت بوو ژێنرێ ئەو کات ئەوان هاتوونەتە سەرخە دووەلیژنەکەیان بە دوواداچوونیان بۆ کردووە بە پێی ڕاپۆرتەی کە من دەسم کەوتووە کۆمپانیای ئێر فیوچەر بۆ ئەلێکترۆنیات هاتووە لە وەزارەتی ناوخۆ ڕاستەوخۆ لە هەولێر گرێبەستێکی واژۆ کردووە بۆ دانانی کامێرەی چاودێری تیژڕەوی لە پارێزگای سلێمانی ئیدارەی ڕاپەڕین هەڵەبجە و ئیدارەی گرمیان واتەمە بۆ زۆنی سەوز دەبێت ڕەنگە کۆمپانیایەکی تر بدرێ بە زۆنی زەرد لەبەرەوەی کە ئەم کۆمپانیای نزیکە لە بەرپرسانی دەسەڵاتدارانی زۆنی سەوزەوە بۆیە پێی دراوە بە بێەوەی بخرێتە چەندەرەوە تەنها بە پاساوی ئەوەی کە لە پێشینەی هەیە پێشینەکەشی چییە؟ پێشینەکەشی ئەوەیە کە پێشتر 150 کامێرەی لە سلێمانی دانا بەڵام هەموو لایەک دەزان هەموو کەس دەزان کە شکستی هێنا بۆیە ئەزمونونەکەی لەو شکستەیە دەبینرێتەوە کە پێی دراوە. ئەم کۆمپانیایە کێیە؟ دیارە ئەم کۆمپانیایی بەپێ بە دوواداچوونەکان خاوەنەکەی لە خزمانی بنەماڵی تاڵەبانیە و لە هەمان کاتا خزمی نزیکی وەزیرێکی کابینەکەی مەسرور بارزانیە بۆیە ئەم پرۆژەی پێدراوە. گوژمەی دیاریکراوی پرۆژەکە 53 ملیار و 950 ملیۆن دینارە کە لاستۆی کۆمپانیاکەیە دەبێت لە ماوەی 500 ڕۆژە ئەم بابەت ئەم پرۆژەیە هەمووی جێبەجێ بکەواتە دانانی کامێراکان لە ناوشار و دەرەوەی شاریش کە دێنە سەرەوە سیستەمی ئەم کامێرایانە چۆنە بەڵام دەمێت سەرتا باز لە گرێبەستەکەی بکەم بەپێی گرێبەستەکە بڕی تێچووەکەمان وێت بەو شێوازە دەبێت کە پرۆژەکە کەوتە بواری جێبەجێکردنەوە کامێراکان کەوتنە کار لە مانگی یەکەمی کەوتنەکاری کامێراکانەوە 170 بە داهاتی کامێراکان بۆ کۆمپانیاکە دەبێت 130 بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت تا ئەو کاتەی تەواوی تێچووەکە کە 53 ملیارەکەی وەری بگرێتەوە ئەو کاتە دێن پێچەوانەی دەکەنەوە 120 بۆ کۆمپانیاکە دەبێت 180 بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت وە کۆی گرێبەستەکە لە مودەی زەمەنیەکەی دەچێتە 15 ساڵ بۆ ماوەی 15 ساڵ بەم شێوازە بەردەوام دەبن کە سیستەمی کارپێکردن پوینت 1 و سیستەمی پوینت 2 پوینتە کە دوو جۆر سیستەمە یەکێکیان بابەتی تیژڕەوی ئەم کامێرایانە کە لە ناو شارەکانە دادەنرێ بە شێوازێکی سابت کراو تەسبیت بەو ڕێژەیە کە دانرێکە چۆن ئێستا کامێراکان هەن لە 60 ئەگەر بۆن لەسەر 60 ئەگەر 61 ڕۆشتی 60,000 غەرامە دەکەن کە بەداخەوە هەمووەمانە نایاساین چونکە ناکرێتەوە لە پێناو 5 کیلۆمەتر ئەگەر تۆ زیادە بڕۆی 60,000 غەرامە بکری بۆیە بە پێ و لێکدانانەوە بەشێک لە پەرلەمانتارەکانیش باوەڕیان وایە کە لە ئەسڵا دانانی ئەو غەرامەیە بەو شێوازە نایاسایی و نامعقولە ناکرێت بۆ شێوازە بەشێکی دیکە کە گرفتی دروست کردووە بۆ لە ئێستەوە ترسی لای شۆفێران دروست کردووەوەیە کە بۆ نمونە تۆ لێرە بەڕێ دەکەوی بۆ گەرمیان بۆ کەلار ئەو کامێرەی کە لە دەرەوەی لە هەندێک شوێن دایان دەنێن بۆ نمونە لە دەرەوەی سلێمانی کامێرەیەک تەسبیت دەکرێت تۆ ئۆتۆمبیلێکت پێ بەڕێ دەکەوی بۆ کەلار کامێرەی دووەم لەکوێیە بۆ نمونە لە هەڵەبجەی تازەیە ئەمان هاتوون تەوقیتیان کردووە ئەگەر ئەم سیارەیە ئەم ئۆتۆمبیلە بەم ژمارەیە هات سعات ئەوەندە سعات بۆ نمونە تۆ 3 دوانیوە ڕۆ دات لەم کامێرەی یەکەم کە لە سلێمانی دەرەچی مدە زەمەنیەکیان دیاری کردووە بۆ کامێرەی دووەم کە پێی دەکەی دەبێت تۆ لەو نێوەندەدا بە 20 خولەک بگەی ئەگەر تۆ بە 19 خولەک یا بە 18 خولەک گەشتی زووتر ئەمە غەرامە دەکری سزا دەدری کامەیەکێکە لە گرفتەکان لە بەرەوەی کاتێک دەتوانین قسە لەسەر ئەمە بکەین کە ڕێگەبانەکەمان ستانداردێکی جیهانی بێ کە هیچ گرفتێکمان نەبێ کە 50 تاسە لەسەر ڕێگاکەت نەبێت تاسەی نایاسایی و دوور لەو تاسانەشی کە تانانەت هاتوچۆ دایدەنێت ڕێگەبانەکانمانۆکو خۆی بێت ستاندار ئەو کات دەتوانین قسە لەسەر ئەم بابەتەوەم پرسە بکەین بەڵام ئایا کەسێک شۆفێرێک کە نەخۆشێکی پێیە لە شار دێت بۆ ناو شار دەکرێتەوە بۆ سیستەمە لێ بخوڕی یاخود ئەگەر زیاترت لێ خوڕی لە بەرەوەی نەخۆشەکە بگەێنی تۆ بێی غەرامەیەکی زۆر بدەیت بە دڵنیاییەوە ڕەنگە جێبەجێکردنی ئەمە تۆزێ قورس بێ بە تایبەتی پێویستەکە لایەنە پەیوەندیدارەکان لە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگاکان بێنە سەر خەت چونکە ئەنجومەنی پارێزگاوی کە بە شێوازێکی کارەسات دەیبینم تەنها هاتوون لەوە دەکۆڵنەوە قسەیان لەسەر ڕێژەی وەرگرتنی داهاتەکەیە بۆ کۆمپانیاکە دەیانەوێت بێن بەو شێوازە دەستکاریکن کە داهات بۆ حکوومەت زۆرتر بێ لە کاتێکە چه داهات بۆ حکوومەت زۆر بێ یا بۆ کۆمپانیا لە گیرفانی خەڵک دەردێنرێت دەبێت بە شوێن ڕێگەچارەی کەمکردنەوەی
ڕووداوەکانە بگەڕێ نەک ئەوەی کە تۆ ئیلا بە ئیلزامکردنی غەرامە لە کاتێکە ڕێگەوبانەکانت باشین لە کاتێکە هێنانەنانەوەی ئەو ئۆتۆمبیلانەی کە هاوڵاتی لێ دەخوڕێت هەر لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە ستاندارد نەبن هەندێکیان گرفتیان دەبێ هەندێکیان ئۆتۆمبیلی وەرگەڕاو بن تۆ جارێکی تر چاکیان دەکەیتەوە ڕێگەیان پێ دەبێنە ناو هەرێمی کوردستانەوە بەڵام دێ جارێکی دیکە لە گیرفانی هاوڵاتی دەتەوێت داهات زیاد بکەی و کامە گرفتێکی زۆری بۆ هاوڵاتیان ئێستا دروست کردەوە دروستیشی دەکات. ئاماژەمان پێکرد کارەکانی ڕابردوویم کۆمپانیایە بەو شێوازە بووە کە پێشتر 150 کامێرەی چاودێری داناوە بەڵام شکستی هێناوە فەشەلی هێناوە ئێستا جارێکی دیکان پرۆسەی پێدراوەتەوە. ئەم کۆمپانیایە کێ وەک ئاماژەمان پێکرد ئەم کۆمپانیای لە نزیک بنەماڵی تاڵەبانیە خزمی نزیکی وەزیرێکی کابینەکەی مەسرور بەرزانیە و ئەم کۆمپانیای لە کەرتی دیکەیە ئیشەکە کە ئەگەر باسی دەکەم ئەویش ئەوەیە کە ئەگەر بەبیرتان هەبێ 5-6 ساڵ لەمەوە پێشەوەی کە قێرانی سوتەمەنی بەم شێوازە زۆر ببێت پسوڵەی نەوتمان هەبوو تا 25 ژمارەیان پێدەداین. هێشتا 24 و 25 نەوتەکە وەرنەگیرا بوو درا بە کەرتی تایبەت هات کارتی زیرەکی نۆتی بۆ وەرگرتین ئەو کاتەش بەبیر مەگرێبەستەکە بوومەوەی ساڵێک بوو کارتە زیرەکەکە کە پێت دەدرا بە 11,000 دوایی کرایەوە 10,000 و 10,000 کارتی زیرەکیان پێدەدای بۆی نەوت وەرگری لە کاتێکا بینیمان نەوتەکەش چۆن بوو جاری وا بوو بە 2 ساڵ جارێ بەرمیلەی نەوتمان وەرگرتووە بۆیە هەر خاوەنی ئەم کۆمپانیایە خاوەنی ئەو کۆمپانیایە شەکە لەو لاوە کارتی زیرەکی پێدراوە کە ئەمە وەرگرتنی ئەم پرۆژانە هەمووی بۆهۆی نزیکایەتیانە لە بەرپرسە باڵەکان هەر یەکە و لە زۆنی خۆیەوە. واوەشی کە گرفتە لێرە دەبێ ئەنجومەنی پارێزگا قسەی لەسەر بکە لیژنەی ناوخۆ لە ئەنجومەنی پارێزگا لیژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستان قسەی لەسەر بکاوەیە کە بۆچی ئەم پرۆژانە ناخرێنە چەندەرەوە کە بەداخەوە هەرەمەشە هۆکارە لەوەی کە خزمایەتی و نزیکایەتی و حزبایەتی لە پێدانی پرۆژەکانە کاریگەری دەبێ و ئەمەش دیوارە سبێنە دەبێتە قەیرانێک و دەبێتە ئەتوانم بڵێم جارێکی دیکە نەهامەتی بۆ گیرفانی هاوڵاتیان بۆیە چاوەڕێ دەکرێت پەرلەمانی کوردستان لیژنە تایبەتمەندەکان لەسەر بابەتی کامێرەکانی تیژڕەویش بێنە جواب و قسە لەسەرم پرسە بکەن لەوەی کە هیچ نەبێت سزاکان هەموو کەس دژی زەبط و ڕەپت نییە بەڵام پێویستە سزاکانی هاتوچۆ بەو شێوازە بێت کە لە ئاستی بژێوی ژیان دارایی و کەمکردنەوەی کارەساتەکان بێت نەک بەم شێوازە تەنها حکوومەتی هەرێمی کوردستان بیر لە داهات بکاتەوە چەند خاتە گیرفانی خۆیەوە چەندی بۆ خۆی بێت چەندی بۆ کۆمپانیای خزمەکانیان بێت ئیدی هاوڵاتیش کەس نییە بیرێکی لێ بکاتەوە. دیارە میوانی تەوەری دۆمیشم ئامادە نەبوو بۆ یازیزان ئەم سێ پرسەی ئەم جارەمان کە ئاماژەمان پێکردن دیاراوکارانم ئاماژە بەوە دەکەن کە میوانەکەی گەرمیانم لەسەر پرسی دووەمی غازەکە ئامادەیە بۆیە ئەو دەرفەتەی کەماومە دەچمە لای زۆر باشە دەچمە لای میوانەکەم کاکەریم سەرۆکی لیژنەی وزە سوتەمەنی لە ئەنجومەنی پارێزگا کاکەریم دووبارە زۆر سپاس بەو دەرفەتە دەمەوێت بزانم ئایا هۆکاری سەرهەڵدانی قەیرانی غاز بە دیاریکراوی بۆچی دەگەڕێتەوە واتە چوونە دەرەوەی غاز بۆ دەرەوەی وڵات هۆکاری سەرەکیە یاخۆت هێشتا هۆکاری تر هەن کە ڕەنگە لە پشتەوە بن و ئێمە پێمان نەزانی بێت. هم غاز هم نوتیسی هم بنزین هم غازوایل و هەروەها کارەبا و کێشەی نسبەبوون کێشەی ئاو ئەمانە کۆمەڵێ بابەتن لە هەرێمی کوردستان ئەکرێ حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوازی ئیدارەی بدایە کە خزمەتی وڵاتیانی پێ بکرایەوە هاوڵاتیان ئازادی ئیقتصادیان لێوەرگرتایە بەڵام بەداخەوە ئەم کەرتانە لە ناوخۆی هەرێمی کوردستانە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە وای نەکراوە کە هەمووی بۆ بەگرفتبوونی بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان ڕۆژانە ئێمە هەزاران مەتر سێدا غاز لە هەرێمی کوردستان ئەچێتە هەوا و ئەچێتەوە بە هەدەر ئەڕوا هاوڵاتیانمان غازیان نییە سەبارەت بە گرفتی غاز ئێستا لە هەرێمی کوردستان بەپێ ئەو گرێبەستەی کراوە کە ڕۆژانە پێویستە ئەم کۆمپانیایە ئیلزاماتی خۆی لە پێداویستەکانی پارێزگاکانی هەرێمی کوردستان دابین کە بەڵام بەداخەوە بڕغازەی کە دانراوە بەشی پێداویستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناکات گرێبەستەکەی بە 1000 تەن کراوە ئەم 1000 تەنە سێفەتی لە بازرگانیە فرۆشێ و نزیکەی 700 تەنیشی پێویستە بدا بە پارێزگا و قەزا و نەحەکان بەڵام بە پێ ئەو لێدانەوانەی هەمان نزیکەی ناگا بە 600 تەن ناگا بە 700 تەن بڕێکی لێ لادنەوە لەگەڵ بازرگانیەکە بە شێوازێکی تر ئەفرۆشەوە ئەو بڕی کە بازرگانیە بە پێ ئەو بەڵگانێک کە لای منە ئەمێرێتە لەنەوە بۆ وڵاتانەی کە بۆ نمونە بۆ ئەفغانستان مێرێ بۆ پاکستان مێرێ بۆ ئەرمەنستان مێرێ بۆ کۆمەڵی وڵاتی تر مێرێ
پێویستە ئێمە ئەم غازەکە ڕای ئەوەی کە پێویستمانە بۆ پێداویستی وڵاتیان ئێمە کارەبای نیشتیمانیمان 10 ساعاتە توانای پەرهێنانی حکوومەت هەرێمی کوردستان 7,000 مێگایە و ئێستا 6,000 مێگا بەرهەمێنێ بەهۆی ئەوەی کە ئەڵێ غازمان نییە بۆ ئۆزگانە بەکەڕی بخێت ئەی ئەگەر غازمان نییە بۆ ئێمە ئینجێژ نەدەرەوە بۆ وڵاتانی دیکە یعنی هەم بۆ کارەبا هەم بۆ ئاواتیانی ئێستا وەرزی بە وەرزەکە بەرەو وەرزی زستان و ساردی و ئەناڕە ئاڵاتی پێویستی بە گەرمکردنەوەی بە ئەمێت گەرمکردنەوەی بۆیە غازی پێویستە نەوتی دابش دەکراوە کارەبای پێویستە خواست لەسەر غاز زیادی کردووە لەم کاتە ئەدێنی غازە لێرێتە دەرەوە کەچی هاوڵاتیانی ئێمە چی درستە بن بۆ غاز دەگەێتەوە بابەتە حکوومەت بەڕاستی چارەسەری نەکاوە بە دڵنیاییەوە لە ماڵی یەک و دووە گرتەکە زیاتر سەرەوەتە و هاوڵاتیش بعد دەکرێتە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بعد دەکرێتە و تاوان یعنی ئەوەی کە کەم تەرخەم دێن لەم بابەتایەکەم حکوومەت هەرێمی کوردستان ئەنجومەنی باڵای هەرێمی دەوڵەتغازە وەزارەتی سامانەسروشتیەکانە لایەنە ئیدارەکانی دیکەیە لەم بابەتە کە هاوڵاتی بازەکەیەدا و هەروەها گیرفانی بازرگان و بازرگانەکانی ئەو بوارە زیاتر پڕێت. زۆر باشە کاکەریم زۆر بە کورتی دەمەوێت بزانم ئایا بەڵگە و دۆکیۆمنت هەیە لەوەی کە غاز لە هەرێمی کوردستان دەبرێتە دەرەوە بە وڵاتانی ئەفغانستان پاکستان تورکمەنستان وایە ڕێژەکەی چەند داگەر دەبرێتە دەرەوە ئێوە وەکو سەرۆکی لیژنەی وزە و سوتەمەنی لە ئەنجومەنی پارێزگا دەکرێت نەتوانن یا دەکرێت ڕێگریتان لێ بکرێت دەستان بکەوێتە ئەو زانیاریانی کە هەن ئەو زانیاریانی دەیشتۆتە دەستمن بۆ نمونە لە 28 دەوە بۆ 8 11 نزیکەی 1300 بۆ 1400 چۆتە دەرەوە و هەروەها ئەو بەڵگانەی کێگەشتۆتە دەستمن بۆ نمونەی 12 کۆمەڵێک کە ڕۆژانە ئەم غازە ئەچێتە دەرەوە بەڵێ ڕێژەکە هەیە بوونی هەیە و بە بەڵگە لامەوە خۆست و ڕسوماتەکەی لامانە کە بۆ نمونە هەربار هەڵگرێک 22 غازی بدێتە دەرەوە 628,000 وەکو گومرک و ڕۆست و ڕسوماتەکەی لێوەرگیراوە کە قوتیارشمان کردەوە بۆ تەلەڤیزیۆن 14 دۆلار وەرەگیرێ بۆ نەردەدەرەوەی لە کاتێک تەنێکی بەڵگەی کە دێتە ناو هەرێمی کوردستانەوە یعنی پارەیەک ئەچێتە سەری کە خەیاڵیە بۆ نمونە بۆ لەو فەنێک نزیکەی 100 دۆلار ئەچێتە سەری بە وەرگرتی کۆمەڵێک هەم گومرک باجی گومرکی و هەم ڕسومات و هەم کۆمەڵێکیشی وەک فرۆشتنی و خۆرەکاری لە ڕاستی دەکاوە هەم کۆمەڵێک کۆمپانیای سەرانەوەندی ئەمانە ئەو بابەتانە زۆر باشە کاکەریم بەڵام تەنێکی غاز کاتێتە دەرەوە یعنی 22 تانی غاز کە چۆتە دەرەوە 620,000 دینار بۆ گومرکەکەی وەرگیراوە یعنی حکوومەت کار ئاسانی بۆ ناردە دەرەوە ئەکا بەڵام کار ئاسانی بۆ هێنانە ناوەی بەڵگەی ناکات تەمەنی ناکات کورسیەکە بۆ هاتنە ناوە بەڵام بۆ ناردە دەرەوە ئاسانکارێکە ئەمە پێویستە پێچوانە بکرێتە ئێستا هاوڵاتی ئێمە پێویستمان بە غازی سروشتیە هەرێمی کوردستان هەم بۆ کارەبا هەم بۆ پێداویستی هاوڵاتیان پێویستی بە غازی سروشتیە پێویستە فەردەی لێ بگیرن نەهێ بڕاتە دەرەوە. زۆر باشە کاکەریم ئایا ئەوەی کە غازەکە دەنێرێتە دەرەوە کۆمپانیای ساوس کوردستان خۆیەتی یاخۆت وەزارەتی سامانە سروشتیەکان و حکوومەتی هەرێمی کوردستانە یا داناغازە کێ ئەم غازە نێرێتە دەرەوە؟ بۆری کۆمپانیای ساوس کوردستانە کۆمپانیای ساوس کوردستانە لێرێتە دەرەوە ئۆمۆ و بەرگۆ و ڕسوماتەکان هەمووی بەلای ئەوە کراوە لە مەرجی باشماک شۆڕاتە دەرەوە و هەروەها لە پێڵگەی غازی کۆرۆمۆری تۆبارەتی بە ژمارەی تەنکەرەکەی لەسەرە لای تایەخەکەی لەسەرە و هەروەها ئەو وڵاتەی کە ئارەسەی کراوە لەسەرێتی یعنی هەمووی بە بەڵگە و بەڕەسمی لامانە بۆیە من لەگەڵ بەتستانی باڵا قسەمان کردو لە وەزارەتەکان قسەمان کردو بۆ ئەوەی ڕێگە لەم بابەتە بگیرێت بەڵام تا ئێستاکە شتێکی وا دڵخۆشکەر لای من نییە بڵێم نەگیرێ و ڕێژەی غازی بەرەماتوو بۆ هاوڵاتیان زیاد نەکرێت بە دڵنیایەوە لە مانگی 1 و 2 گرتەکە زۆر زیاترە بێ و ئەگەر بێت و ئەو ڕێژە غازەیش کە دێتە سنووری سلێمانی گەرمیانەوە حکوومەتی عێراقی لە هەر مەجالێکابی بڕێ ئەو کاتە گرفتەکە زۆر قوترە دێتەوە بە دڵنیایەوە گرفتەکە دێتە گرفتێک کە غاز بە ئاسانی زۆر باشە کاکەریم زۆر بە کورتی کاکەریم دەمەوێت بزانم ئەو گرێبەستەی کە هەیە لە نێوان ساوس کوردستان و وەزارەتی سامانە سروشتیەکانە تۆ وەکو سەرۆکی لیژنەی وزە و سوتەمەنی بینیوتە یاخود 15-12 کە تازە بەسەر چووە و دەبێت تازە بکرێتەوە یاخود بخرێتە تەندەرەوە ئێوە هیچ کۆمنتێکتان لەسەر ئەمە هەیە کە بخرێتە تەندەرەوە یانە؟ بەڵێ ئەمە داواکەن بخرێتە تەندەرەوە بەڵام ساڵی پار بینیمان نەخراوە تەندەرەوە بۆی ئیزافە کرا ساڵێکی تری بۆ درێژ کرایە و وەرزەکەشی بۆ زیاد کرا ئەنی بە بڕی
15 بۆ 20 بۆ 25 دلار نرخەکەی زیادترە و بینیمان بە بڕیارێکی زارەتی لەبەر خاتری ئەم کۆمپانیایە و ئەوانەی کە لەم بابەتان بینیمان لە سنووری پارێزگاکانی هەولێر و سلێمانی دۆک و هەڵەبجە هەموو بتوڵێکی غازی ماڵان هەزار نافراوە سەری ویسترا ئەو غازی کە لە کەرکووکی تۆ دێتە ناوچەکانی گەرمیان ئەوش زیاد بکە بەڵام بە هەوڵ و گوشاری ئێمە نەمانەوە ئەو بابەتە بەسەریانە تێپەڕێ بەڵام بۆ ناوچەکانی هەولێر و سلێمانی دووهەم تەنها بە بڕیارێکی زارەتی ئەوان کرد وەکتون تو عقدەکان بۆ ئەم کۆمپانیایە درێژ کردەوە و هەروەها نرخەکەیشیان بۆی زیاد کرد ئەم بابەتە بەڕاستی پێویستە بخرێتە سەردەر پێویستە لەسەر مواسساتی کۆمپانیەکان و ئەو کۆمپانیانەی کەمپێ دەدەن کوالێتی و هەروەها ئەقامەیە خزمەتی وڵاتیانەکە و پێویستە وەزارەتی سامانە فروشتەکانیش ئەم هەموو بەسەڵەکە لەدەور ئەم کۆمپانیا و ئەم کەسی وزەیە هەڵبگیرێت یعنی ئێستا تۆ بڕۆ بۆ کۆمپانیایەکی بۆ کەوزێژی غازی یاخود نەوتی لە دەستگایەکی ئەمنی زۆر کۆنتڕۆلکراوە ڕوان نەکو لە دەستگایەکی سەدەمی و کەسەرۆت و سامانی ئەم وڵاتەی تیا بەرهەم بێنێ ئەنی بدەست پێشتانیارەکان زۆر قورسە و دەیان ئاستەنگت بۆ دروستەکرێت بۆ نمونە ئێمە ساڵی پاریسان بەڕێوەبەری کۆمپانیای داناغاز بانگێشتێک بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەبارەت بەو بابەتانە لە وەزارەتی سامانە فروشتەکان و ڕێگەیان نەدا کە ئەم بەڕێوەبەری کۆمپانیای داناغازە بێت لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕوونکردنەوە بدات ینی وەزارەتی زۆر باشە کاکەریم زۆر زۆر باشە زۆر سپاس دەکەم دەرفەتم نەماوە ببوورە زۆر سپاس لەوەی کە لە گەرمیانەوە لەگەڵ مابووی سپاس بۆ زانیاری و معلوماتانەی کە خستە ڕوو بەڵازیزان بابەتەکانمان تەواو بوو هیچ دەرفەتێک نەماوە سپاس بۆەوەی کە بینەرما بوون تا بەرنامەیەکی دیکە پێتان دەگەینەوە بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە